بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 37. پرسیاری ژمارە 30. لەند ماوەی 1.29 کیلۆمەتری بڕی لە ڕۆژی یەکەم. 2 ئەوەندە لە ڕۆژی دووەم. ئەوەی لە ماوەی 3 ڕۆژدا بڕی بوو بە 5.76 کیلۆمەتر. ئایا لە ڕۆژی سێیەم چەند ماوەی بڕیوە؟ پرسیارە چێتا بڵێ باشە وە گرنگە و تۆزەک زەحمەتیشە. لەو جۆرە پرسیارانە پێویستە یەکسەر ئەمن بێم جارش کەش بخینمەوە بزانم دەستنیشان بکەم ئایا چ لە من داوا دەکرێ، ئایا ئەمن چ پێدراوەکم هەیە، کو دەتوانم سوود وەربگرم لەو زانیاریانەی لە پرسیارەکەی هەیە. بێگومان زۆر باشە ئەگەرە من وێنەک بچێشم هێڵکاریەک دروست بکەم و خشتەیەک یان هەر شتێک لەو جۆرانە بنووسم هەتا زانیاریەکان لە پێش چاوم بی ئاسان بی تاوە توێیان بکەم. لێرە ئەمن خشتەکم دروست کرد، ناوم لێنا ماوە بە کیلۆمەتر. 3 ڕۆژم هەیە، ڕۆژی 1 ڕۆژی 2 ڕۆژی 3 سەرجەمەکەشم هەیە. ڕۆژی 1 دەزانم چەند کیلۆمەتر بوو، ڕۆژی 2ش دەزانم چونکە 2 ئەوەندە هەر کە جێم لە وشەی 2 ئەوەندە کەواتە یەکسەر ئەو ژمارەیە کە هەیتم جاران و کەڕەتی 2 دەکەم. 3 ئەوەندە جاران و کەڕەتی 3 دەکەم. ئەوەندە واتە جاران وە کەڕەت. ڕۆژی سێم نازانم لە من داوا دەکرێ ئایا ڕۆژی سێم چەندە، چونکە نازانم پیتێک دادەنێم بە هەوەسی خۆم بە کەیفی خۆم لۆ ڕۆژی سێ، پیتی ڕ، پیتی ژ، پیتی س، هەرچ پیتێک بی سەرجەمەکەش دەنووسم، چونکە دەزانم سەرجەم هەر 3 ڕۆژەکان بەیەکەوە واتە ئەمن دەبی بزانم هێمای کۆ هەیە لە مابەینی ڕۆژی 1 کۆ ڕۆژی 2 کۆ ڕۆژی 3 ئەو جا دەکاتە سەرجەم. ئەوەش دەبی بزانم کەواتە دەزانم هێمای کۆم هەیە. ئەو جا دەچم وەکو هاوکێشەک دروستیان دەکەم، 2 جارانی 1.29 دەکەم بزانم دەکات چەند، کەواتە 1.29 دەنووسمەوە لە ڕۆژی یەکەم، کۆیەکەی دەنووسمەوە 2 جاران دەنووسمەوە، دیسان کۆ یەکسانیش دەنووسمەوە هەتا وەکو ئەوەی وایە پیت و شەم وەرجێڕا بۆ ڕستەیەکی بیرکاری. ئەو جێستە دیسان دەینم لێرە 1.29 وەکو خۆ دەنووسمەوە، کۆیەکەی وەکو خۆی دەنووسمەوە، 2 جاران دەکات چەند، 2 جاران 2 جاران 1.29 دەکاتە 3 و ناکات 3 و دەکات 3 و 2 جاران 9 دەکاتە ئەوەندە ببورن، دەکاتە 2.58 چونکە 2 جاران 9 2 جاران 2 4 5 دوایش 2 جاران 1 دەکات. ئەو کۆیە دیسان وەکو خۆی لێرە دەنووسمەوە. ئەو پیتە چونکە جارێ نازانم دەکات چەند کەواتە دەبی هەر بینووسمەوە پیتی ژ، وەکو خۆی دەنووسمەوە لێرە. ئەو جا یەکسانیەکەش دەنووسمەوە، ئەو ئەنجامەش دەنووسمەوە. لێرە پێویستە چ بکەم؟ پێویستە ئەمن بەبیرم بێ کە کردارێک هەیە پێی ناوی کردداری پێچەوانە.
لاوانەکانی ڕابردوو دو سێوانە پێشی ئەوانەی زۆر بەباشی بەڕوونی نەک بەباشی نازانم باش و خراپ بەڵام زۆر بەڕوونی بە دوور و درێژی باسم کرد کردداری پێچەوانەمانای چییە؟ چ کردارێک پێچەوانەی کۆیە، چ کردارێک پێچەوانەی کەمە، چ کردارێک پێچەوانەی توان و هێزە. لێرە ئەمن چونکە هەموو هێمای ئەژمێرکردنەکانم کۆیە کەواتە لە ڕاستە و ئەو جارەی لە چەپەوە دەست پێ دەکەم دەچمە لای ڕاست هەتا ئەو پیتەی ببینمەوە. بەڵام پێشی ئەوەی ئەو کارەی بکەم شتەچیت کە هەیە پێی دەڵێن ئاڵ و گۆڕ، واتە ئەمن ئاڵ و گۆڕ دەکەم لە مابەینی ئەو پیتە و ئەو ژمارەیە هەتا ئاسانبی ئیشەکەم. ئەوها ئاڵ و گۆڕ، ئەوها چونکە دەزانم ئاڵ و گۆڕ دەکرێت. کەواتە ڕۆژی سێم هاتە پێشەوە، ڕۆژی یەکەم چووە ئێرە، ڕۆژی دووەمیش لێرە. ئێستا پێچەوانەکە چییە؟ ئەو ژمارەی بینم داینێم، کەواتە ئەو ژمارەی دەینم لێرە دایدەنێم. ئەو هێمای یەکسانەی نانووسم یەکسەر دێمە لای کۆ 129 چونکە کۆیە ئەمن پێچەوانەکەی دەنووسم. پێچەوانەی کۆ چییە؟ دەکاتە بەڵام پێشی ئەوەی ئەو ئیشەی بکەم بە هەنگاوە چیتکەش دروست بکەم ئەوجا ئەوەی بکەم هەتا ئاسانتر بی، پێشی ئەوەی ئاڵ و گۆڕەکەش بکەم. ئێستا چ دەکەم؟ هەتا ئاسانبی لە لای ڕاست ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە. ئاسانترە ئەوها کە ژمارەکان کۆ دەکەمەوە. 9 8 17 بێگومان دەبی فاریزە لە ژێر فاریزەی بنووسمەوە، خانەی یەکان لە ژێر یەکان، بەش لە دەیان لە ژێر بەش لە دەیان، بەش لە سەدان لە ژێر بەش لە سەدان. کەواتە 9 و 8 دەکا 17، 2 و 5 دەکا 7، 1 8، 1 و 2 دەکاتە 3. کەواتە کە ئەو دوو ژمارە کۆ دەکەمەوە ئەو ژمارەیەم بەدەست دێ، ئەو جا ئەو کۆی دەنووسمەوە، ئەو پیتەی جارێ هەروەکو خۆی دەنووسمەوە و جارێش ئەو ژمارێش هەروەکو خۆی ئەوها سەرجەمەکەی دەنووسمەوە. ئێستا لەو هەنگاوەی چ دەکەم؟ ئاڵ و گۆڕ لە مابەینی ئەو دوو ژمارەیە، ئەو ژمارەیە و ئەو پیتە، ئەوها ئاسانترە ئەو ئاڵ و گۆڕەی بکەم. ئەو جا ئێستا پێچەوانەکەی دەکەم، ئەو لە ڕاستەوە لە چەپەوە دەست پێ دەکەم، ژمارەکەی کە هەمە لێرە دەینووسم لە جیاتی هێمای یەکسان ئەمن هێمای کەم دەنووسم چونکە پێچەوانەی کۆیە، ئەو کەمەی دەنووسم. ئەوها ئەو جا ئەو ژمارەیە کە هەمە دەینووسم، ئەو جا ئێستا یەکسانیەکەی دەنووسم، دەکاتە پیتی ژ، ئەو جا پیتی ژ ئیش دەنووسم هەتا پیتی ژ ببینمەوە لە سێم ڕۆژ چەندە. تەنیا و تەنیا پێویستە ئەو ژمارەیە کەم ئەو ژمارەیە. ئەوەش زۆر ئاسانە، هەموو کەس دەبی بتوانی ئەو ئەژمێرکردنەی ئەنجام بدا. 16 هەفتی لێ بڕوا دەکا 9، لەو ئەو هەفتە خورد کراوە بووە 6، دیسان 16 هەشتی لێ بڕوا 8، 5ەکەش بووە 4، 3 لێ بڕوا 1. کەواتە لە ڕۆژی سێم چەند ماوەی بڕیا؟ 1.89 کیلۆمەتر. ئەوە وەڵامی پرسیارەکەم دایەوە، زانیم گۆڕاوەکە کردیە چەند، واتە ڕۆژی سێم ڕۆژ کردیە. بێگومان دەبی بنووسم کیلۆمەتر لە تەنشت ئەو ژمارەیە، کیلۆمەتر. کەواتە کە ئەو ژمارەم نووسی لە تەنشتی دەنووسم کیلۆمەتر لە ڕۆژی سێم. ئەگەر هەز دەکەی ئاڵۆزە کردداری پێچەوانە بگەڕێەوە دوو سێوانە پێش ئەوانەیە بە باشی بە
دوور و درێژی باسی کردداری پێچەوانم کردیە. پرسیاری 31 دڵشاد بە 2 ساڵ لە سەرانی هاوڕێی گەورەترە. دڵشاد نەدەبووە بنووسن لە تەمەنی، چونکە بێگومان تەمەنە. تەمەنی دەبا نووسرا بە تەمەنی دڵشاد بە 2 ساڵ لە سەرانی هاوڕێی گەورەترە. لێرە سەران واتە ناوە، دڵشادیش ناوە. بەخۆی دەبی ناوەکان ئەوها بنووسرێن کە دیار بن ناوە، چونکە ڕەنگە یەکەک هەست بکە هاوڕێ ناوە یان تەمەن ناوە، چونکە بە کوردی هەموو شتێک ناوە. دڵشاد بە 2 ساڵ لە سەران گەورەترە. ئەگەر تەمەنی سەران بی، ئەو بەیەش نازانم مانای چییە. ئەو بڕا چەندە کە تەمەنی دڵشاد دەنوێنێ. 2 داواکاری هەیە. یەکەم جار ئەو بڕای بنووسم کە تەمەنی دڵشاد دەنوێنێ، ئەوجا داواکاری دووەم ئەگەر هاتوو تەمەنی سەران 12 ساڵ بوو، ئایا ئەو کات تەمەنی دڵشاد چەندە؟ کاتە یەکەم جار ئەمن دەبی بڕەکەی بنووسم. بڕەکەی بنووسم، هێمایەک دانێم لۆ تەمەنی سەران، هێمای پیتی ئەوە 2 هاوڕێیەکەنا، سەران و دڵشاد. دڵشاد گەورەترە لە سەران بە چەند ساڵ؟ بە 2 ساڵ. 2 ساڵ گەورەترە. سەرانیش چونکە نازانم تەمەنی چەندە جارێ، دوایە دەزانم 12، بەڵام جارێ نازانم، لە جیاتی ژمارەکەی دەنووسم تەمەنی سەرانە. کە سئیت کە تەمەنی سەران کۆ دەکەمەوە لەگەڵ 2، تەمەنی چێ دەردەچی؟ تەمەنی دڵشاد. کەواتە ئەوە بڕەکەم نووسی، کەواتە داواکاری یەکەم تەواو، چونکە نووسرایە بڕێک بنووسە بۆ تەمەنی دڵشاد. تەمەنی دڵشاد دەکاتە تەمەنی سەران کۆ 2 ساڵ. ئەوە تەواو بوو. ئێستا ئەگەر هاتوو تەمەنی سەران 12 ساڵ بوو، ئەگەر هاتوو 12 ساڵ بوو، ئێستا چونکە زانیم دەکا 12، ئەو ئەیلا دەبم لە جیاتی دەنووسم 12. مادەم زانیم دەکا 12، دەنووسم 12. کە نووسیم 12 کۆی دەکەمەوە لەگەڵ 2، دەکاتە 14. ئەوە تەمەنی دڵشادە. کەواتە تەمەنی دڵشاد دەکات 14 ساڵ، چونکە ئەگەر تەمەنی سەران 12 ساڵ بوو. پاشی 2-3 ساڵی دی تەمەنی سەرانیش گەورە دەبی، هەروەها دڵشادیش گەورە دەبی. ئەو کات چ تەمەنێک بوو؟ کەواتە ئەو بڕا هەمیشە بەکاردێ، بەڵام ئەو ساڵە دەگۆڕێ هەموو جارێ زۆر دەبی. بەو شێوەیەی بڕ و دیتنەوەی بەهای بڕ لە کاتی ئەگەر ئەمن دەقەکم هەبوو، ناچارم ئەو دەقەی کە هەمە وەری جێڕم بۆ ڕستەیەکی بیرکاری کە بریتە لە ژمارە و لە پیت و لە هێمای ئەژمێرکردن. هەرچەندە ئاسان نییە، بەڵام دەبی هەمیشە ڕاهێنان بکەین هەتا ئاسان دەبی. پرسیاری 32 هەڵە لەکوێدایە؟ جەمال ئەڵێ کۆ 17 بڕێکە ئەم شێوازە تەواو دەکا. شێواز تەواوکردن مانای چییە؟ واتە ئەمن شێوازەکەم هەیە، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3 پێکهاتیە لە چەند بڕێک، لە 4 بڕ، لە 5 بڕ پێکاتیەوەی ڕاستی 5 بڕە
بڕی شەشەمیش دەبی ئەمن لێرە بەخۆم ببینمەوە کە دیار نییە ئەو بڕە. جەمال دەڵێ ئەو بڕای کە دەبی بەخۆم ببینمەوە ئەوەیە دەکاتە سێ کۆ حەڤدە. ئایا ڕاستە یان نا؟ ئایا پاشی نەک سێ ببورن سێ کۆ چاردە ئایا ئەو بڕە ڕاستە بینووسم یان ڕاست نییە؟ دیارە هەڵەیە لەبەرەوەی نووسرایە هەڵا لە کوێدایە. ئەمن دێم تەماشای بڕەکان دەکەم یەک لە ڕاستەوە. یەکەم بڕ کۆ هەژدە، دووەم بوویتە 15، هەژدە بوویتە 15 وەکو خۆیتی چ ڕوویدایە؟ هەژدە کو بوویتە 15 کەم سێ کەم کرایتەوە لە هەژدە بوویتە 15 کەواتە یەکەم هەنگاو کەمکردنەوەی سێ. لە بڕە سەوزەکە چی لێ هاتیە؟ بوویتە 16 واتە چ ڕوویدایە؟ واتە کۆ یەک لەگەڵ 15 بوویتە 16. بڕە شینەکە چ ڕوویدایە؟ دیسان سێکەم کرایە. بڕە مۆرەکە چ ڕوویدایە؟ دیسان یەک زیاد کرایە کەواتە شێوازەکە کووە؟ کەم سێ کۆیەک، کەم سێ کۆیەک، کەم سێ. ئێستا دەبی کەم سێ دیسان ڕوو بدە پاشی ئەو بڕە مۆرەی کەم سێ کەواتە دەبیتە چ شێوازەکە؟ دەبیتە کۆ چاردە سەی لێ بڕوا 11 کەواتە نابیتە 17 دەبیتە 11 لەبەر هەندێ هەڵەیە چونکە ئەمن سێی کۆ ناکەمەوە سێی دەردەکەم کەواتە چاردا سێی لێ بڕوا دەکا 11. هەنگاوەک کەم سێ هەنگاوە کۆیەک، هەنگاوە کەم سێ هەنگاوەک کۆیەک. ئەو جەمال هەڵەی کردیە. پرسیاری 33 لە ساڵی 2001 جوامێر لە پێشبڕکەی ئۆتۆمبیلدا سەرکەوت. خێراییەکەی چەند بوو؟ 304 فاریزە 144 بەش لە 1000 کیلۆمەتر لە یەک کاژێر. زۆرە 304 کیلۆمەتر. لە ساڵی 2002 ئەو کەسەی کە سەرکەوت چەندی زیاتر بوو لە جوامێر 0.8 بەش لە 1000 کیلۆمەتری زیاتر بوو لەو کیلۆمەترەی جوامێر زیاتر لەوی. لە ساڵی 2003 ئەو کەسەی کە سەرکەوت چەندی زیاتر بوو 0.7 بەش لە 1000 کیلۆمەتری زیاتر بوو لەو کەسەی کە سەرکەوت لە ساڵی 2002 نەک لە جوامێر بەڵکو لەو کەسەکەی کە ساڵەکەی پاشی جوامێر یەکەم بوو. ئێستا ئایا خێرایی ئەو کەسەی کە سەرکەوتووە لە ساڵی 2003 چەندە؟ ئەو پرسیارەش وەکو پرسیارەکانی دی پێویستی بە خینەوەی دووسێ جاریە، پێویستی بە خشتەیەکە هێڵکاریەک و دانانی زانیاریەکان لەسەر کاغەز. خێرایی دیسان خشتەک لێرە دروست دەکەم دەنووسم خێرایی بە کیلۆمەتر لە یەک کاژێر 3 ساڵم هەیە 2001 و 2002 2003 2001 دەزانم کە جوامێر سەرکەوت خێراییەکەشی ئەوەندە بوو زوو لێرە دەنووسم خێراییەکەی دەنووسم. ساڵی 2002 ئەو کەسەی کە سەرکەوت خێراییەکەی تۆزێک زیاتر بوو لە خێرایی جوامێر بە چەند؟ بە 0.8 بەش وابزانم ئەو هابوو 0.8 بەش بەڵێ لە 1000 کەواتە ئەو 0.8 بەشە لە 1000 کۆی دەکەمەوە لەگەڵ خێرایی جوامێر
فاریزە لەژێر فاریزە هەتا بزانم خێرایی ئەو کەسەی کە یەکەم بوو ساڵی 2002 دەکات چەند کەواتە ئەو ژمارەی خێرایی جوامێری دەنووسمەوە کۆی دەکەمەوە لەگەڵ 0.8 بەش لە 1000 کە کۆی دەکەمەوە دەردەچی فاریزە لەژێر فاریزە 4 و 8 12 4 و 1 5 1 6 1 و 0 هەر 1 304 کەش وەکو خۆی دێتە خوارێ چونکە لێرە 0 هەیە لە جێگەی ژمارەی تەواو کەواتە ئەو کەسە لە ساڵی 2002 خێراییەکەی ئەوەندە بوو. کەسی سێم لە ساڵی 2003 خێراییەکەی لەوەش زیاتر بوو بە چەند زیاتر بوو بە 0.701 بەش لە 1000 کیلۆمەتر کەواتە ئەو خێراییە دەبی دیسان بنووسمەوە لێرە کۆی بکەمەوە لەگەڵ ئەو خێرایی فاریزە لەژێر فاریزەی دانێم 2 1 دەکا 3 6 و 0 هەر 6 1 و 7 8 کەواتە ئەو کەسە خێراییەکەی چەند بوو خێراییەکەی 304 و 863 بەش لە 1000 کیلۆمەتر لە یەک کاژێر بەو جۆرەی تۆزە بەرە سوود وەردەگرم لەو زانیاریانەی کە هەمە و ئەگەر خشتەی دروستکەم زۆر ئاسانە تێگەیشتن لە پرسیار و دیتنەوەی وەڵامی ڕاست کەواتە ئەوە وەڵامە ڕاستەکەیە بێگومان دەبی بنووسم کیلۆمەتر لە یەک کاژێر. پرسیاری 24 بڕێک بنووسە بۆ ئەو پرسیارە گۆڕاوەکە چی دەنوێنێ دیاری بکە. هانا 7 کارتی لایە چونکە 7 کارتی لایە زوو دەنووسم 7 پێویست ناکە بنووسم کۆ چونکە یەکەم ژمارەیە. هەندێکی دا بە خوشکەکەی چونکە وشەی هەندێکی نازانم چەندە وشەی دا بە خوشکەکەی پێشکەشی کرد بە خوشکەکەی واتە کەم هەندێکی واتە هە پاشان 20 کارتیشی وەرگرت وشەی وەرگرت واتە کۆ 5 ئەوە بڕەکەم نووسی و ئەو پیتە چ دەنوێنێ ئەو کارتانە دەنوێنێ کە هانا دای بە خوشکەکەی کارتی ئەو کارتەی کە هانا دای بە خوشکەکەی چونکە نەم دەزانی چەندە نووسرا بوو هەندێکی یان بڕێکی یان چەند کارتێک یان چەند دانەیەک پێدا چوونەوە و ئامادە بوون. پرسیاری 35 ئەژمێرکردنی هزری بۆ دۆزینەوەی سەرجەم لێرە یەکتر بەستن ئەو دوو ژمارە بێکەوە و ئەو دوو ژمارەیەش بەیەکەوە سی لەگەڵ چل دەکا 7 ئەو کۆی ناوەندێ دەنووسمەوە 500یش کۆ 200 دەکا 700 ئەو جا 700ی کۆ دەکەمەوە لەگەڵ 7 دەکا 707 زۆر ئاسانە. پرسیاری 36 ژمارەیەکی دەی هاوتا بۆ 9 فاریزە 9 بەش لە 100 بنووسە. زۆریش ئاسانە ئەمن بنووسم لێرە دەنووسم بۆ وێنە 9 فاریزە 09 سفرەکیش لێرە زیاد دەکەم یان دەنووسم 9 فاریزە 09 دوو سفری زیاد دەکەم بە هەوەسی خۆم هەرچەند سفرم بووە دەتوانم زیاد بکەم کەواتە زۆر ئاسانە نووسینی ژمارەی هاوتا بۆ ژمارەی دەی تەنیا زیادکردنی سفرە لە لای ڕاستی دواهەمین ڕەنووس نابی لێرە سفری زیاد بکەم ئەوە ناکرێ ئەوە زۆر هەڵەیە تەنیا لەولایە کەواتە تەنیا زیادکردنی سفر هەرچەندم بووێ ئەو ژمارەیەش هاوتایە لەگەڵ ئەو ژمارەیە ئەوەش هاوتایە. پرسیاری 37 زۆر گرنگە دەبی زۆر ئاگام لێبی و
ئاسانیش نییە. گەورەترین ژمارە پێکات بێ لە 7 ڕەنووسی جیاواز بنووسە. ئەمن دەبی یەکسەر بزانم ڕەنووسمانای چییە، چەند ڕەنووسمان هەیە. هەموو ئەو ژمارانەی کە دەیان نووسین تەنیا بە 10 ڕەنووس دەنووسرێن. ڕەنووسەکان چنە؟ 0 1 2 3 4 5 6 7 8 9 تەنیا ئەو 10 ڕەنووسە هەیە، چی دیکە نییە. ژمارەکانی دی بۆ وێنە ژمارە 10 ڕەنووس نییە، ژمارە 10 لە 2 ڕەنووس پێکاتێ 0 و 1 ئەوە ژمارەیە. ڕەنووس واتە تەنیا یەک هێمە، 0 ڕەنووسە 1 ڕەنووسە هەتا 9. چونکە نووسرایە گەورەترین ژمارە و 7 ڕەنووس کەواتە ئەمن گەورەترین ڕەنووسی هەڵدەبژێرم کە 9ە، پاشی 9 8 گەورەیە، ئەوجا 7 ئەوجا 6 ئەوجا 5 ئەو سفرەی ببورن کە هەڵەیە 6 5 4 با بژمێرم بزانم بووە 7 ئەوە 1 ئەوە 2 3 4 5 6 نە سێشمایە، کەواتە ئەمن ئەو ڕەنووسانە هەڵدەبژێرم، گەورەترینیان لە لای چەپ دەنووسم و ژمارەکەی خۆم دەنووسم. ئەوە زۆر زۆر گرنگە. یەکسەر خانەکان دادەنێم بزانم چەند خانە پێویستە، چونکە 7 ڕەنووسە دەژمێرم 1 2 3 4 5 6 7 تا ئێرە، کەواتە گەورەترین ڕەنووس لە خانە 1 ملیۆنان دادەنێم. ئەو ڕەنووسانە 0 و 1 و 2 لایەن دەبم، پێویستم پێیان نیە، تەنیا ئەمن پێویستم بە 7 ڕەنووسی جیاوازە. گەورەترینیان لێرە دادەنێم، ئەوجا لەوی گچکەتر لێرە دادەنێم، ئەوجا لەوی گچکەتر لەوی گچکەتر لەوی گچکەتر لەوی گچکەتر و هەرا بچووکەکەیان لێرە دادەنێم. ژمارەکەی ئەگە بخینمەوە 3 دابڕێنە 9 ملیۆن و 876,543. ئەوە زۆر زۆر پرسیارەکی گرنگە، زۆر زۆر پرسیارەکی باشە. لەو جۆرە پرسیارانە دەبی هەموو خوێندکارێک بزانی شی کارکە. پرسیاری 28 کام ژمارە بچووکترە لە دابڕێنی یەکەکان، دابڕێنی هەزاران، دابڕێنی میلیۆنان. 100 میلیۆنم هەیە، ئایا کام ژمارە گچکەترە لە 100 میلیۆن؟ ئەوە 300 میلیۆنە، ئەوەش 3000 میلیۆنە، ئەوەش 1000 میلیۆنە، کەواتە تەنیا ئەوە 30 میلیۆنە گچکەترە، کەواتە ئەوە ڕاستە. ئەگەر دابڕینەکان بکەم هیچ کات هەڵەی ناکەم بزانم کام ژمارە گەورەیە و کام گچکەیە. کام ژمارە دەکەوێتە نێوان 0 و 56 و 0 و 57. ئەو پرسیارش هەتا بڵێ گرنگە، هەتا بڵێ پێویستە لەو جۆرە پرسیارانە زۆر هەبی، چونکە نووسرایە دەکەوێتە مابەینی، کەواتە ژمارەکە دەبی گەورەتربی لەو ژمارە و بچووکتربی لەو ژمارە، دەبی گەورەتربی لە 56، کەواتە یەکسەر 55 یەکسەر ئەوە هەڵەیە، دەبی گەورەتربی لە 56، ئەوە 55 لە لای چەپی ئەوەش 55، کەواتە ئەوانە هەردووچان هەڵە. نابی گەورەتربی لە 57، ئەوەش گەورەتر لە 57، کەواتەوەش هەڵە. کامە ڕاستە؟ ئەوە ڕاستە. 56 ئەوجا هەموو ئەوانە ڕاستن، بۆ وێنە 0 و 56ەکەی دەنووسم، ئەوجا لێرە 1 ئەوە ڕاستە، بەڵام لێرە نییە. ئەگەر ئەو هابە ئەوە ڕاستە، دەکەوێتە مابەینی. هەموو ئەوانە 3 ئەوەش ڕاستە، 4 ڕاستە، 5 کە هەیە ڕاستە، 6 ڕاستە، 7 باشە، 8 هەتا دەگەمە 9 هەمویان باش دەکەونە مابەینەکەی، بەڵام ئەوانی دینا چونکە لێرە 3 ڕەنووسە، لێرە ئەگەر بمەوێ بزانم ئایا ئەوە گەورەترە لە 56 یان نە، ئەمن تەنیا ئەو 2 ڕەنووسەی بەراورد دەکەم، چونکە تەنیا لێرە دووم هەیە. 55 و 56 55 گچکەترە، دیسان 55 گچکەترە، کەواتە ئەوە ڕاستە. گۆشەی ڕووناکبیران مەتەڵەکە شیکار بکە، کارزان
بڕوانامەیەکی دۆزیەوە کە مەتەڵێکی تێدا بوو توانی هەندێک لە ژمارەکان و دوو نیشانە بۆ کردارەکانی ئەژمێرکردن دیاری بکە. بۆی دەرکەوت کە ئەو دوو هێمایان ئەو دوو نیشانەیە دوو کردداری ئەژمێرکردنن، کەواتە لێرە ئەوە کردارە، ئەوەش کردداری ئەژمێرکردنە. ئەو دوانە ژمارە نینە، ڕەنووس نینە. و ئەوانی دیش ژمار ڕەنووسن دەکەونە مابەینی یەک و واتە ئەوە ڕەنووسە، ئەوە ڕەنووسە، ئەوە ڕەنووسە، ئەوەش ڕەنووسە، ڕەنووس دەکەونە مابەینی چ؟ مابەینی یەک و نۆ. ڕەنووسەکان دەکەونە مابەینی یەک و نۆ. ئەو جنازام دەکەونە مابەینی یەک و نۆ وەکو ئەوەی وایە لە یەک گەورەتر بن لە نۆش کچکەتر بن، لە یەک گەورەتر بن لە نۆش کچکەتر بن، واتە یەک و نۆ نابی، سفریش هەر نابی. کەواتە ئەمن لێرە ئەوهام کرد هێمایەکانم وێنەکانم دانا، ئەو دوو هێمایە دەکاتە هێمای ئەژمێرکردن. هێمای ئەژمێرکردن واتە کەم، کۆ، لێکدان و دابەش. لێرە چونکە دەکاتە یەک، دەبی ئەمن دوو ژمارەم هەبی چ دەکاتە یەک، چونکە ئەمن ڕەنووسەکانم لە یەک گەورەترن، کەواتە دەبی یەکسەر بزانم ئێرە یان دەبی دابەش بی. دابەش هیچ شتێک ناکاتە یەک ئەگەر یەک نەبی، کەواتای دابەش نابی. کۆ نابی چونکە لێرە کۆ هەیە، وەکو هێما نابی بە دوو زۆر کۆم هەبی، کەواتە لێرە ئەمن ئەوها حەز دەکەم کە ئەو هێمایە کەمە، کەواتە ئەمن ئەوهام کرد. ئەگەر هاتوو بۆ وێنە ئەو هێمایە، ئەگەر هاتوو ئەوە ژمارە سێ بوو، ئەو هێمایش کەم بوو، ئەو هێمایش ژمارە دوو بوو، کەواتە سێ کەم دوو دەکاتە یەک، ڕاستە. ئەوجە پاشان تازە زانیم ئەوە دەکاتە دوو، ئەو وێنەیە، کەواتە دەبی لێرە دیسان بنووسم دوو، ناتوانم شتەشکە بنووسم. ئێستا زانیم ئەو وێنەیە دەکاتە سێ، کەواتە لێرەش دەبی بنووسم سێ. ئەگەر نووسیم سێ کۆ یەک، کەواتە لای چەپ دەکاتە چوار. باشە، چ لەگەڵ چ دەکاتە چوار. دوو لەگەڵ دوو دەکات چار، بەڵام دەزانم کە ئەو هێمایە کۆ نییە، چونکە لێرە کۆ ئەوها دەنووسێ، کەواتە کەمیش نابی، چونکە ئەگەر وە بە هەمان وێنە دەنووسرا. ئەدی جاران دوو جاران دوو دەکات چار، بەڵام نابی دووی بنووسم لەبەر چ؟ چونکە دوو هێما دوو وێنەی جیاوازن، کەواتە دوو نییە. ئەو ئەستێرەی دەریا دەبی چەند بی؟ ئەمن ئەو هەمدانا کە ئێرە دابەشە، ئەوەش هەشتە، هەشت کەم هەشت دابەشت و یەکسانە بە چوار. ئەوە بیرکردنەوەی منە، بەو جۆرەی دەتوانین تۆزە بگەینە ئەنجام. ئەو جۆرە پرسیارانە زۆر باشن، هەمە پرسیاری بۆ ئەوەی کە بیرکردنەوەمان بەهێزتر بی، جیاوازتر بی، ئەو جۆرە پرسیارانە زۆر باش. لێرە دێمە کۆتایی ئەو لاپەڕەیە، دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتاوانەیەکی نوێ هەر بژی.